جێگاکەم ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بیرەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام. ئەمڕۆ لەگەڵ کامێرەمان یاوکارم هەرێم محەممەد پەیامێکی دیکەی هاوڵاتیان لەنێو بازاڕی شاری سلێمانی وەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت لەسەر منداڵ قسە بکەین، لەسەر پشووی هاوین قسە بکەین، دەمانەوێت باز لە پشووی هاوین و منداڵ قسە بکەین. ئایا پێویستە منداڵ لە پشووی هاویندا دوای تەواوبوونی خوێندن بە چیەوە سەرقاڵ بکرێت؟ وەکو دایک و باوکێک تا چەند پێت گرنگە منداڵەکەت بێتە بازار کەسابەت بکات و تا چەند پێت گرنگە منداڵەکە بچێتە خولێکەوە فێری زانست و زانیاری بێت یاخود خولێکی وەرزشی یا خولێکی مەلەوانی بێت؟ منداڵ لە نێو بازاردا فێری چی دەبێت؟ و منداڵ لە نێو زانست و زانیاری و لە نێو وەرزشدا فێری چی دەبێت؟ ئەو منداڵانەی کە چوونەتە بازار و کار و کەسابەت دەکەن دووچاری چی هاتوونەتەوە؟ ئایا منداڵ چۆن وای لێ بکرێت کە مێشکێکی هادی و لەسەر خۆی هەبێت پشوێک بە مێشکی بدرێت بۆی کە خوێندن دەستی پێکردەوە بە مێشکێکی هادی و لەسەر خۆوە وانەکەی بخوێنێت و ئەو زانست و زانیاری کە پێی ئەوترێت لە قوتابخانەدا وەری بگرێت؟ تا چەند ئەو منداڵانەی کە لێو بازاردا کار دەکەن مێشکیان دەحەسێتەوە و فشاری ناچێتە سەر؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستە ئاراستەی هاوڵاتیانەکەین با بزانین بۆ وەڵامین پرسیارانە چیمان پێ دەڵێن. فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئاوی سارد ئاوی سارد وەکو دایک و باوکێک تا چەند پێت گرنگە منداڵەکەت بێتە بازار کەسابەت بکات؟ باوکم هەنێ قەرزارە بۆیە منیش ئەمەوێ هەوڵ بم هەنێ قەرزارەکەی بۆ سووکەم. حەزەکەم چ بۆ مەکتەب. حەزێکی بۆ مەکتەب؟ ئەی بۆ ناچیت؟ ئیشەکەم خوێندکار ماهنیە پۆلی دوی بنەڕەتیە دوانی ڕێنەچی بۆ یەغداکات لە بازار. من بۆ خۆم کە لە بازار دەیبینم بەڕاستی شەرم دەمگری، ئەنی نازانم چی لێ بکەم. وەڵایش زروفی خۆی زانێ هەیە زروفی مالی باش نییە مەجبورە بە زۆر بێت. چۆنی گیانەکەم؟ باشە. ناو چییە؟ باوە. تەمەنە چەنە گیانەکە؟ 4 ساڵ. خوێنیت؟ بەڵێ. لە چەنە؟ 5. پۆلی 5؟ بەڵێ. 5 جامادەی؟ نەخێر ئەفزیایی. 5 سەرەتایی؟ زۆر ماویتەوە دیارەوە؟ بەڵێ. بۆ کار چییە ماویتەوە؟ کاسبی وای لێ کردی؟ نەوەڵە. سایم نەوێت. تۆ گۆرەوی ئەفرۆشی؟ بەڵێ. بۆچی دەی بە بازار کاسبی ئەەکەی لە پشووی هاویندا؟ وەڵا بۆیە ئیشکەن و پارە پایەکەن و بۆ تێ باوکم ناتوانێت ئەڵێ وەرە ئیشکا بۆ خۆ. باوکت ناتوانێت ئیشکا؟ باڵێ ئیشەکە ئەڵێ وەرە خۆشی ئیشکا بە 2 دینار بێتە دەست. بۆ ئەوەی لە زستانە بیکێ بە خەرجی مەکتەبەکەت؟ باڵێ. حەستە کردی ئێستا بۆ نمونە تۆ لە چیپێکی دوو گۆڵیا لەم هاوینەیە خۆ بە وەردەشکردنەوە سەرقاڵ کردیان بە مەلەوانی و یاخود بۆنە بە زمانەوانی حەستە کرد بەکردەیە؟ باڵێ. لە بازاڕە تووشی شەڕ و کێشە نابیت؟ نەخێ. ئەی خەڵک قەت تووشی کێشە نەبووی لە نای خەڵکەوە خەڵک بێتاقەت دەکات؟ نەخێ. ڕۆژی چەند پێیاکەی بەقوڵ؟ وەڵا ڕۆژی 3000. باڵێ. تا ئێوارە تۆ 3000 پێیاکەی؟ باڵێ. بای ئەو ماندووبوونەیە کە تۆ لە بازاڕە تا ئێوارە لە دەرەوە بیت؟ نەخێ. ئەی چەندی ئەی بە نان خواردن و چەندی ئەبێتەوە ماڵەوە؟ یانسەیم بە نانخواردنەوەی لەوەشی هەڵەگرین بۆ خۆم. بۆ حەزێکی کە خۆت ئیشکەی دیار حەزەکەی بچیت لە هاوینە بە خولێکەوە سەرقاڵی؟ وەڵا حەزەکەم ویشکە. باڵێ. ڕۆژی چەند پێیاکەی بەمە؟ ڕۆژی 7-8 ئەی ناخوێنیت؟ باڵێ. چەندی؟ لە 9. باڵێ. گەنجێک وەکو مێرد منداڵێک حەزەکەی لە بازارە کاسی بکەی یاخود لە هاویندا بچی پشووی هاوین بەسەبوونەوە بچیتە خولێکی وەرزشیەوە یاخود خولێکی زمانەوە یا خولەی کۆمپیوتەرەوە حەز بە کامیانە زیاتر؟ حەزم لە خولی وەرزشەکەی خۆشترە. بۆ نەچویت؟ وەڵا تمە جامان نەبوو. شێوی ژیان وای لێ کردووی؟ بەڵێ. ئەم پارەی کە تۆ پێیەکەی کۆی ئەەکەیتەوە لە زستانە خەرجی مەکتەبەکە دەی پێەکەی؟ ئەی باوکە ناتوانێت ئەمە بۆ بکات؟
باوکم هەنێ قەرزارە بۆیە من ژەمێ هەوڵی هەوڵ بم هەنێ قەرزارەکەی بۆ سوکەم قەیرانی دارەی وای لێکردی کە تۆ بێتە بازاریش باڵێ بە ئەنی حەزت بەمەنی ئەگەر بە حەزی خۆت بێ ناوەڵ ماڵتان لەکوێیە خانقة پێشتر لەکوێ بوون صلاح الدين سەڵاحەدین باشە گیانەکەم ئەی ئەخوێنی تۆ لا بۆ إيشك واز لە خوێندن هێناوە بله تا چەند خوێن بينج پێنجی سەرەتایی بله ئەزانێ بنووسیت و بخوێنیتەوە بله ئەی حەزەکە بچیتەوە خوێندن با ئەی چی وای لێ کردی کە واز لە خوێندن بێنی بژێوی ژیان و نەبوونی شي نەبوونی وای لێ کردی بچیتە بازاڕ و کەسابەت بی لا والله هو من شكم كاسبيكم ئەی لە بازارە تووشی قەت تووشی شەڕ نابی لا والله شي خوم كلته حەزەکە تۆ ئێستا بۆ منە بچیتە خولێکی وەرزشیەوە یاری بکەیت دوو گۆڵی بکەیت یان بۆ منە بچی فێری زمان بی حظكم تشبوه مكتب حەزەکە چی بۆ مەکتەب بله ئەی بۆ ناچیت إيشكم ماڵەوە ناتوانن خەرجی تۆ بدەردێنن نعم سلام بس من إيشكم ناو چییە أو صدام سەدام خەڵکی کوێی صلاح الدين باش فێری کوردی بۆ ێزانی چی ئەەکەی تۆ کاسپێکە لە بازاڕە على والله إيشكي ڕۆژی چەند پێیاکەی والله 15,000 10,000 20,000 أو أنا ئەی ناخوێنیت لا 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 تا چەند خوێن والله ساعة بينج شيش أو أنا نانا تا چەند خوێن لە تا پۆلی چەند خوێن خوێنەواری دەیت إيش نو والله هیچ إيش ناسانی بنووسی بخوێنیتەوە لا والله ئەی حەزەکە بچیتە خوێندن ئەی بۆ ناچیت والله يستيخم إيشكي ژارن إيشكي مصروف لماله هەستا کەرێسە بۆ نمونە تۆ دوو گۆڵیت کردە لە خولێکی وەرزشیە یاخود بۆ نمونە فێری زمان بوویتیان فێری کۆمپیوتەر بوویتەیە أزان أو ما في البوا حەزەکە فێر بوویتەیە ألولا لە بازاڕە بێتاقەت نابێ لا والله طاقة هي تاقەتەیە تۆکو باوکێک تا چەند پێت باشە منداڵ بێتە بازار لە پشووی هاویندا کاسپی بکە والله إيش ظروفي خوي زاني هيا ظروفي مالي باش نية مزورة بزور بيت هول بدات بس ويكا مجالي هبي ومدوي خودنا كبر باشتري تا چەند بەلا تۆ گرنگە منداڵ لە پشووی هاوینە کە ئێستا پشووی هاوینە بە وەرزشەوە بە خولێکی با بڵێن کۆمپیوتەرەوە زمانەوانیەوە خۆی سەرقاڵکات والله يا جاري هول بدا أوي بيشكو تتربي بمكتبة كشي وكو شحني واي يعني يارمتي دري باش ئەو منداڵانەی کە دێنە بازار کاسبی دەکەن بە بڕای تۆ فێری چی دەبن والله إيش باش فير نابن يعني زوري سيرك من تشاتونن أما نا إيش خرافة كان يعني إيش كي كاسبي بتواتي نا كان كبري أما دلسوزي مال بخيوك فقير على جيك فروش يشتي وكيجيانا وكل سؤال كرني لي خلق قال زار خير يعني بيك پێ دوای ئەم منداڵانە لەلایەن خەڵکی خراپەوە ئیستیغلال ئەکرێن و تووشی کێشە و شەڕ ئەبن و تووشی لیان ئەبن و تووشی ئەوە بن کە لەوانەیە لە شەقامێکا پەڕیەوە ئۆتۆمبیلێک لێی بات تا چەند ئەم منداڵانە کە دێنە بازار تووشی ئەمە بن والله زوري تو جواب زوري كوسيله في الكاكانا بو تجربتي على حمولك زاروا سيارك لو كاتا رجاكرت وروي او اجي لاخويني لحبتي كدوسو بنجابيتي توشي حادثه يا بيت الجر قاتي بيت الجر تا چەند پێ دوای منداڵ لە بازارە فێری جگەرە خواردن فێری مەشروب خواردن فێری زۆر کاری خراپی دیکە ئەبێت و منال کە هاتە چاخانە و چاوی لە مولە کرد فێری و شتان ناکەێت چونکە منال ڕێکی بۆ کریێتەوانی مەجای بکرێت بەس لە ماڵەوە باوکو دایکی قەت قبول ناکە و شتانە بکات ئاوی سارد ئاوی سارد وەکو دایک و باوکێک تا چەند پێت گرنگە منداڵەکەت بێتە بازار کەسابەت بکات باوکم هەنێ قەرزارە بۆیە من ژەمێ هەوڵی هەوڵ بم هەنێ قەرزارەکەی بۆ سوکەم حظكم تشبوه مكتب چی بۆ مەکتەب
ئەی بۆ ناچیت ئیشەکەم خوێنکارمان هەیە پۆلی دوی بنەڕەتیە دوانی ڕێنەچی بۆ یاغداکات لە بازار من بۆ خۆم کە لە بازار دەیبینم بەڕاستی شەرم دەمگری ئەنی نازانم چی لێ بکەم وڵایش ظروفی خۆی زانێ هەیە ظروفی مالی باش نییە مەجبورە بە زۆر بێت منداڵ ئەگەر بێتە بازار بە بڕای تۆ ئیشێکی باشەکە لە بازارە کاسیکات نا نەوەڵە ئیشێکی باش نییە ئیشی ئەوەیەکەوە ئجعادی خوا بکە و ڕووکاتە خوای گەورە و نوێژەکانی بکات و بەڕێک و پێشی و ناو بازار بۆ مناڵ زۆر قەدەقەیە مناڵ لە بازارڕە فێری چیە بێ وڵی فێری ئەگە بێ فێری ئەنواع شتە بێت فێریشتی خراپە بێ بەڵێ هەندێک دایک و باوکەیە پێت وایە بۆچی مناڵەکانی ئەڕێدە بازار و کاسپیان پێکە مناڵ وایە 5 ساڵە 6 ساڵە 8 ساڵە بۆچی ئەینێرێت لە عساجیە معاش نییە پارە نییە هیچ نییە خەڵکەکە داماو بۆ خەڵکەکە قوڕ کراوە بەسەریە لەبەر ئەوەیە ژاری وای کردووە کە باوکێک زۆر لە خۆی کا منداڵەکەی بنێرێەوە بازار پارە پێیاکە بەڵێ چی بکات لەوە باشە بچێت دزی بکات لەوە باشترە بچێت دزی بکات شتی خراپە بکات کەسابەتەکەی بکات کەسابەتێکی حەڵاڵ لەوە ئەوە باشترە منداڵ ئەگەر لە پشووی هاوینە بە خولێکی بۆ نمونە سەرتاشی بۆ نمونە وەرزشی مەلەوانی یامونە زمانەوانی یان کۆمپیوتەر و سەرقاڵ بێ باشتر نییە بۆ دەرونی مناڵەکە بەڵێ باشترە بەس قەزەی ئێستا داراییە قەزەی لەبەر ئەوەی پارەکە نییە معاش نییە میلەتەکە داماو بووە لەبەر ئەوە چی بکە کەسابەتەکەی کا باشتر چی بکە بەس کەسابەتی حەڵاڵ ئێستا پشووی هاوینە زۆر منداڵەبین لە بازارە کار و کەسابەتەکان ئایا منداڵ پێویستە لە هاوینە خۆی بە زانست و زانیاری دەورەی کۆمپیوتەر دەورەی زمانەوانی سەرتاشی بنمە مەلەوانی وەرزشی سەرقاڵکات یان بێتە بازار کار و کاسبیکە زورەکە وای کردووە خەڵکی ناچار کردووە کە بەڕاستی بێنەسەر زیادە ئیشکەنیان لە بازار ئیشکەن ئەژینە منداڵ تەمەنی هەژێر ساڵی هەر بە مناڵ حسابە بۆی ئەو فترەیە کە هەتا تەمەنی دەگات هەژێر ساڵیش بەڕاستی هاوینەکانی دەورات هەیە بەڕاستی شرەفاهی هەیە شتی زانستی فێربوونی زانستی هەیە حەقی خۆ بۆ شانەوە مەژوڵکە من بەش بە حاڵی خۆم ئەوەندەی کە مەجانم بە کچەکان هاوینان بۆ خول ناردوو من کچەکان تا خوێنیان تەوا کردو بۆ خول ناردوو من بەڵام دوای تاواکردنی خول بەڕاستی ئەو دەرفەتە کەمتر دەبێتەوە واقعی شووی هاوین ناوی خۆی بەخۆیەت یعنی پشودان یعنی ئیسراحەتکردن لەو چەند مانگەی کە منداڵێکە خوێنێ لە قوتابخانە پێویستە لە هاوینە پشوێک وەربگرێت کاتێک کە منداڵ دێتە بازار پێ دوانیە فشارێکی زۆری لەسەر دروست دەبێت تووشی کێشە و گیر و گرفتە بێت تووشی شەڕ بێت زۆر جام ناوەمی لە بازارڕە چەقۆی لێدراوە منداڵ کوژراوە منداڵ لە شەقام پەڕیوەتەوە سیارێک لێداوە مردووە منداڵ لەلایەن کەسانی خراپ و ئیستیغلال کراوە بۆ کاری خراپ پێ دوانیە بازار هەموو ئەم شتانە لە خۆ دەگرێت منداڵ بەتاکید پێت بڵێم نەکەر منداڵ گەنجێک ئەو ڕوخەنیش تا دەکات بەڕاستی دەرفەتی کاری زۆر کەم بدێتە بازار ئەگەر کاسبی ئەو کاسبی دەستشی دەکەوت دەیکات دڵنیاوە پێ دڵم کاسبیەکە کە زۆر فشاری دەرونی سەدادەنێت چونکە کاسبی لە ئاست زانست و مستەوای خۆی دانیە خەریجی زانکۆیە دێت کرێکاریەکە خەریجی زانکۆیە دێت عربانی پێ ئەوە لە ئاست مستەوا شارەکە ئەوانیە بەنێستە منداڵیشەوە بە دڵنیاوە پێ دەڵم من خۆم بەڕێوەبەری خوێندنگەم مامۆستای واتە بەڵێ مامۆستام دڵنیا دەکەم کە خوێنکارمان هەیە پۆلی دوی بنەڕەتیە دوانی ڕێنەچی بۆ یاغداکات لە بازار من بۆ خۆم کە لە بازار دەیبینم بەڕاستی شەرم دەمگری ئەنی نازانم چی لێ بکەم ئەنی هەموو ساڵانە من زیاتر لە خوێنگەی خۆم زیاتر بۆ 50 منداڵ جلوبەرگ دروست دەکەم جلوبەرگ لە ڕێگای هاوکاری خەڵکەوە نەک بڵێم قوتابخانەی بەڕێزت تا چەند ڕۆژانە ئەبینی منداڵ واز لە خوێندن ئێنێ بە بۆنەی بژێوی ژیانەوە واللهی هەیە بەڵام لەخوا بەجێ بە ئەو سنووری من ئەو خوێنانەی خوێنکارانی وازیێنن من لە دوو ماڵ بەدوا دەچم ماڵ هەتا خۆم سەردانی ماڵەکانیان دەکەم ئەگەر لەسەر کێشەی هەندێکیان تەنانەت لەسەر کێشەی بەسیتە مثلەن بەڕاستی بەزار هەندێکیان کێشەکانیان گەورەیە بەڕاستی ئیدارەیان پێ ناڕوە ئەمەیەکێکە لەو گرفتانەی کە لە ئێستای هەرێمی کوردستاندا بەرۆکی ئەم خەڵکەی گرتووەتەوە باوکودایەک دەڵێن پارەمان پێ نییە بە گیرفانی بەتاڵ چی بکەین منداڵ بنێرنە خولێکەوە پارەی دەبێت کرێی پاسی دەبێت خەرجی ڕۆژانەی دەبێت ئێمەش نیمانە ماڵی وا هەیە ڕەنگە 5 منداڵی هەبێ خوێنکار بن 4 منداڵی هەبێ خوێنکار بن بۆیە ئەمانە پێویستیان بە پارەیە ئەمانیش دەتوانیاندا نییە بۆیە گرنگە منداڵ لە دنیا منداڵ دایکان و باوکان تێبگەن
بەڵام کاتێکیش کە توانە دەسەڵات و قودەتی نەبێت چاری نییە. ئێمە زیاتر بەردەوام دەبین و زیاتر پەیامەکان دەگوازینەوە با بزانین منداڵان لەگەڵ دایکان و باوکاندا لەگەڵ ئەو هاوڵاتانی کە قسان بۆ دەکەن چی کەمان پێ دەڵێن کە منداڵ بێتە بازار چۆن ژیانی دەگوزارێ و کە منداڵی چووە خولێکەوە هەر ژیانی چۆن دەگوزارێ و لە کۆتاییدا ئەم دوو جۆرە منداڵە چ شخصیتێک و چ کەسایەتێکیان دەبێت. بۆ زیاتر وەرگرتنی وەڵامەکان زیاتر بەردەوام دەبین و لەگەڵمانە منداڵ لە پشووی هاویندا خۆی بە چیوە سەرقاڵ بکات. واللهی کە توانات هەبێ بە مەکتەبەوە بە خۆنەوەریەوە بڵێن پشووی هاوین دەستی پێ کردووە مناڵ تا چەند گرنگە بچێتە دەورێکی وەرزشی یان مەلەوانی یان بۆ نمونە بچێت بۆ نمونە فێری زمان بیان فێری کۆمپیوتەر بێت تا چەند ئەمە گرنگە بۆ منداڵ. زۆر گرنگە هەمویان باش ئەوانەی کە جناب دەڵێ هەمویان باشن بۆ مناڵ بۆ کاتی ئەو کاتێک کە پشووی مەکتەبە. چەند گرنگە بەلات و مناڵ بێتە بازار کاسی بکات لە ئێستادا. بەخوا ئەگەر مەجال هەبێ توانە هەبێ گوناحە زۆر گوناح بۆ ئێمە بەڵام دەسەڵاتمانی وایە ناچارە نەدارە چی بکە نەبوونی شتێکی ناخۆشە ینی زۆر زۆر زەحمەتە مردن لە نەبوونی خۆشترە. ناچاری زۆر جاوا لە مرۆڤەکە مناڵەکەی بنێتە بازار پێم وانێ کەس ڕقی لە مناڵەکەی خۆی بێت مناڵی خۆی نیە بەڵام برسێتی و نەبوونی و نەداری وا لێکە ئیتر ینی هۆش و گۆشی شعورێت نامێنێت کە ئەبێ مناڵ لەوانە بیفرۆشیت وا لێ خەرزاری پیاوی دەستی نامەرد دەبی خەرزاری کەسی خراپە بی تووشی کێشەی گەورەتر دەبی یعنی ئەگەم مناڵی خۆی بفرۆشێ پێی باشتر لەوەی کە خەرزاری دەستی نامەرد بێ. وەکو دایک و باوکێک تا چەند پێت گرنگە منداڵەکەت بێتە بازار کە سابەت بکات. باوکم هەنێ قەرزارە بۆیە من ژەمێ هەوڵ بم هەنێ قەرزارەکەی بۆ سوکەم. باشم حەزەکەم چ بۆ مەکتەب. حەزێکی بۆ مەکتەب؟ ئەی بۆ ناچیت؟ ئیشەکەم. خوێنکارمان هەیە پۆلی دوی بنەڕەتیە دوانی ڕۆنەچی بۆ یەغداکات لە بازار من بۆ خۆم کە لە بازار دەیبینم بەڕاستی شەرم دەمگری ینی نازانم چی لێ بکەم. وەڵایش ظروفی خۆی زانێ هەیە ظروفی مالی باش نییە مەجبورە بە زۆر بێت. مامۆستا منداڵ کە خۆی بە زانست و زانیاری و وەرزش و ئەم شتانەوە لە هاوینە سەرقاڵ کرد لە ڕووی دەرونیەوە لە گەورەبوونیدا چ کاریگەرێکی لەسەردانێ و چ کەسایەتیەک دروستەکە بۆی چۆن کاریگەری دروست ناکات. ئەو گەنجانە ئێستا کە پێگەیشتون کەسێکی هەست پێ دەکەی لاوازن کەسێکی بێتوانان کەسێکی بەڕاستی دانێ دەربڕنیان کەمە ئەنجامی چی ئەنجامی ئەو فشارەیە کە زۆری زۆری ئەوانەی کە لە تاخوێندنیان تەوا کردووە فشارێکی دەرونی زۆریان لەسەر بووە تاخوێنیان تەوا کردووە باوکیان بە حەماڵ یان بە فەقیر یان بە نەهادە یان خودی خۆیان لە زانکۆکان لەوانەیە تاخوێنیان تەوا کردووە زۆر بەڕەزالەت و بناڕەحەتەوەیان کردووە ئەوە هەموو کاریگەری لەسەردانی ئەو گەنجەوالەیەکە ئینتیمای نمێنی بۆ وڵات ئینتیمای نمێنی بۆ خاکەکەی بەڕاستی حەز نەکا بەڕاستی لە هەموو شێ دوورە پەرێز دەبێ گۆشە گیرە بێ ئەو هەموو کاریگەری ئەو سەردەمەیە کە ڕاستی ئەو گەنجە فشاری دەروین لەسەر بووە کە نەیتوانی وەکو پێویست پێداویستەکانی خۆی جێبەجێکە ئەو هیوادەکانی خۆی جێبەجێ بکە تا چەند پێ دوای ئەو منداڵانی کە دێنە بازار کاسبی دەکەن لە تەمەنێکی منداڵیەوە تە وردە وردە خوێندنەکان لێرە زەدەن واز لە خوێندن دێنە هەر بەشی زۆری ئێستا بەشی زۆری کە لەبەر ئەوەی کە بەتایبەتی لە دوای ئەو فترەیە کە قەیرانی ئابووری دروست بووە بەشی زۆری گەنجان بێ ئومێد بوون لە زەنانی شەهادە شتم کە لە وڵاتی ئێمەدا بەڕاستی تەواوکردنی خوێندن و شەهادە بە مەسی دامەزراندن بوو بەمەستی وەکو بۆ ئیش بووە بۆ هیابینی ئیش بۆ ژیان بووە بەڵام دەبینی ئێستا هەست پێ دەکات کە دوای تەواوبوونیشی بەڕاستی دانامەزرێ شەهادەکەی کەڵکی نییە بێ دەبێت لە شەهادەکەی زۆربەی زۆریان ئێستا بەشی زۆریان لە سەیر بنەڕەتی کە لە نوێ بنەڕەتی کە شهادە وەرەگرن هەندێکیان شارە وەرناگرن وازیان و دێنە بەنا بۆ خۆم بۆ کار و کاسبی دەبن ئێستا بەشی زۆری گەنجەکان با پێ بڵم من خوێنکارم بەشی زۆری فێری نەناو کاتریەکانە فێر بوون بەڕاستی حرافیان کردو لە هەنداوە ینی بەڕاستی فێری توزی کۆمەڵشی خراپ زۆر فێریشی خراپ بوون ئەو کافتریانی سووری ئێمە بەڕاستی کافتریانی شوێنی حەوانەوەی گەنجین بەعکسەوە شوێنی لەدانی گەنجن منداڵ ئەگەر لە پشووی هاویندا بە خوێندن و بە وەرزش و بەم جۆرە شتانەوە سەرقاڵ بوو تا چەند پێ دوایە لە کاتی خوێندنەکەیە مێشکی باشتر شتەکان وەرەگرێت مێشکی هادی و لەسەر خۆ دەبێ فشاری لەسەر نابێت زۆر چاکترە ئەو خولانە کە ئەکرێتەوە لە هاوینە ئەگەر هەوڵی بۆ بدا و هێنی بکە زیاتر بە مەکتەبەکەی یاری دەدەرە بێ ئەین چاکترە بێەوە هەندێک دایک و باوکەی ئەڵێن منداڵ بەچی بنێرم بۆ خول بۆ دەورە کرێ پاسیە بێت کرێ دەورەکەی ئەوێت نرخواردن و مەسرەفی ئەوێت من ناچارم کە منداڵەکەم بنێرم بۆ بازار کاسبی کا بۆی زستان مەسرەفی خۆی بکێشێت تا چەند ئەمە
ڕەوای حەقە بەرامبە منداڵ و تا چەندەوە پاساوێکی دروستە وڵی تەوانێ خۆ من مەناڵم نردووە لە پارکی ئازادی خوێندوویەتی هەینەنەوە خوڵانەی تەواو کردووە بە سیارە هێناوە بردوومە ئیتر نازانم ئەو کەسێکەوە ئەڵێ ئەوەی مادی چۆن و چۆن نییە ئیسا کراوەتەوانە لە منتیقی ڕاپەڕین و بەکرەجۆ کۆمپانیایە خۆی ئەهێنێ و ئەیباتەوە نەکرێ لێسەنێ نەخواردنی لێسەنێ هەر شتێکە وەکو بەلاژێت و ڕابەزە گەرمانەکە تەرکیز و ئەقلی باش بێ گەلێ نازیحترە بێتەوە ئەو خوڵانەکە وەکو ڕێکخراوەکانێکانەوە گەلێ ئاسان کارترە لە ئێستادا تا چەند ماترسیەوە هەیە کە منداڵ بەهۆی ئەوەی کە دایک و باوەک ناتوانێت مەسرەفی و خەرجی مناڵەکەی بکێشێت واز لە خوێندن بێنێت و کۆمەڵگەیەکی نەخوێنەوار دروست بێت وەڵایەوە هۆی زۆرە چون خاستن تۆ سێرەکەی لەم بێمەعاشیە ئەوش داواکاری زۆرە وەکو کتێب و دەفتەر و قەڵەم و ڕۆژانە بێ پارەی بێتێ ئەوە زۆریشی هەر بە پاس هاتوچووەکە لە مەنتیقەکانە سا کەم ماوە بە پێ هاتوچووەکە ئەوە زۆر هۆی کاریگەری لەسرە کە کابرا پارەی پێ نەبوو بۆی سەرفکە بۆ ماڵی خۆی سەرفکە مەزبورە ئەو شتانە زۆر کاریگەری تیەکەوێت منداڵ ئەگەر بە خوێندن و زانست و زانیێرە سەرقاڵ کرێت چی لێ دێ ئەوێ بەچی مرحلەیەکی زۆر جوان لێ دروست دەبێت زۆر بۆ مستەقبەل زۆر جوان دروست دەبێت و زۆر باش دەبێت ئەگەر بێتە بازار و کەسابەت کافێری چیە بێ وڵی کەسابەتیش خۆ تا حدێک باشە وەڵام جا کەسابەت کە لە وڵاتیمان ماوە بەستۆی منداڵێکی ئاوە بە نمونە ئەوکو ئەمە کامێرەکە بیگوازێتەوە بۆم 5 ساڵان 6 ساڵ تەمەنی چاڕوانی چی لەو مناڵە ئەکرێ لە بازار ساڕوانی شتی خراپی لێکرێ ساڕوانی هەموو شتی خراپی لێکرێ ئیتر مناڵە تاوەکو نەبێتە 16 ساڵ عقلی بە شعور بە هەموو شتێکی خۆی ناسکی یعنی تووشی هەموو شت گرفتەکە بێ چەند پێ دوایە زۆر جاو منداڵە بەهێزی پارە ئیستیغلالەکرێ بۆ کاری خراپ یا بۆم لە بازار تووشی شەڕ ئەبێت تووشی دەمە خراپێت جاروێ ئەپارێتە لە شەقا میلیۆنە ئۆتۆمبیلە لێیبات عەزم کردی نەبوونیەکە هەموو شتەکەت پێیەکە معنای ئێستاکانێ لە حاڵی لەم دقی ئێمە لە ئێستاکانە لە کوردستان ئێمە نەبوونی چاوەڕوانەکەی هەموو شتێکە بۆ هەموو شتێکە ڕووبات شتی وا ڕۆدە کە تۆ نەیبیستیت لەبەر جەناب ئامادەیی تایە مناڵەکە بێنە بازار بۆ کاسبیکردن ئەگەر توانە بێنە وەڵڵا توانە بێنە وەڵا نایم لە ماڵەوە لەبەم بەردادانێم و مەکتەی پێکەم و شتی پێکەم ناوڵە نیان بازار ئەمە پەیامەکانی هاوڵاتیانەوە ئێمە ژیوەدارین قەیرانی دارایی کۆتایی بێت و چیتر لە نێو بازاردا منداڵەکان بەهۆی سیاسەتی چەوتی هەرێمی کوردستانەوە منداڵەکان نەبنە قوربانی ئەم وەزعە و ئەم دۆخە دروستکراوەی ئێستا مە پەیامەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت